رنگ باغچه دلته به آزادی دخمه ودرجم لمولاتا أمقلا هجار ولاتا ودرجم لمولاتا أمقلا هجار ولاتا إيوا مافيا وقندلن إيوا زحاكين وقلن إيوا بيقانا برستن تقرون وفو برستن أمستان بلو كرسية ملك بقى وبرسية أمستان بلو كرسية ملك بقى وبرسية إيما إيوا من داري برن 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 هاوڕێیان بەخێر بێن سەرچاو دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە لە ئێوارەیەکی تردا هەوڵدەین هەندێک سەوباز بکەین ببورن سەوباز بکەین لەسەر ڕەوشی لێم تێکەچێ دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان دنیایەک ڕێز و خۆشەویستە دەست بە قسە و باز دەکەین هاوڕێیان بەرلەوەی دەست بە قسە و باز بکەین یان دێ شت بڵێن بەڕاستی ئەمە شت دەڵێن دەنووسین ئیتر هەندێک جار شتی نوێیە هەندێک جار قبولکردنی قورسە ئەمە ئەو شتانەمان زۆری هەموو شتێک کە بدایات تا هەزم دەکرێت قورسە ئەن بیرمە 2023 کە دەما لایڤێکمان لە بۆ کەمالی کوردستان پۆست کرد لە پاڵتاک ئەو دەوی پاڵتاکە بوو بڕواو کە 100 ئەوانەی لێون دەربوونیان گۆ درۆ دەکەی قیادەی کوردی مەلەفیان نییە دوای ئەوە هەمویان بوونە گۆڕان هەمیان بوونە گۆڕان دوای ئەوە یعنی هەزمکردنی ئەو شتانە هەتا وشەی دەمانگوێوانە ناپاکن کرێگرتن ئەو گەلە قورس بوو ئەوانە پێ ئەم بەخۆم یعنی بەو زە نەزەرانم بدایات نەبوو بۆیە ئێمە کە قسە دەکەین هاوڕێیان ناتوانین دڵی هەموو کەس ڕازی بکەین ئارای خۆمانە دەردەبڕین ئەوە دەبینین ئەمە بەو شێوە خەباتە مەدەنیە دیالۆگ دەکەین کەچی ئەوان کۆمەڵێک مناڵ و تاڵ بە پارە بە کرێگرتە دەیانگرن دێن بەس جوێن بە دایک خوشکمان دەدەن یعنی پەروەردەی پارتیوێکێتی وەرە بزانە دوو کەسیان دەبینی دیالۆگن لەگە بکە هەمووی جوێن بە داکرد دەدا بە خوشکرد دەدا بە بەخۆت دەدا قسەی زل دەکا دەرێت لە منداڵی سێکسی دایک و باوەکانیان هەموو لە ئاودەستیش بووە ئێڵە دەڕشێنەوە ینی قەزم لەو نوقتەیە ئەوانە زۆر جون دەیانگەڕێن ئەوانە کەم ماون ببینن ینی پارتیوێکێتی ئەوەندە قێزەوەم بوونە کەس ئامادەنیە دیفاعیان لێ بکە بڕوا بکە کەس نابینی دوو کەس دیفاعیان لێ بکە یان هەو هەرە هەندێک لەو گەنج و شتا بێعەقلانەیان کە هێشتا ماوە تێبگەن یان ئەوەتە هەندێکیان پارەیان دەدەنێ کە من لێرە نوکتەکتان لە بژێم نوکتە نەبوو یانی شتێکی خۆش جارە کچەکدارێکیشێتی خەبەری دامێ وتی ئێستا ئەو خەبەرت دەدەمێ بەس هەر ئێستا دەی بێم بچم بنووسم بڵێم کاکە ئەو خەبەرە درۆیە وتی ئەگەنا مەسئولەکەم عقوبەم دەدا وتی ئەزا دەبی بکەم ئەگەنا دەرم دەکاتن هەر بە خۆشی خەبەرەکەیدا بۆ من ئەزا ئەوانە وان هاوڕێیان بەشێکیان کرێگرتەیە گرتیە بڕوا بکە لە سوپای بارزان لە ئاسایش ئەو محەممەد سەلیم نزوریە 3000 چەتەی هەیە 3000 باڵتەچی ئەوە دەچیت مەسەڵەن گروپی هێرشۆ سەربارەگاکانی هەیە گروپی ناو فەیسبووکی هەیە گروپی ئەوە پەیجی فەلی هەیە ئەوە هەموو پاراستنە و ینی لۆ ئەوانە
ئیتر دێن ئەوانە قسە بە ئێمەمانان دەڵێن بە ڕەخنەگرەکان دەڵێن یا هجومی سەبارەگای یەکگرتو ئەوانە دەکەن تەمویلیان دەکرن 3000 کەس لەسەر قوتی خەڵک لە بۆ کاری بەڵتەجی بۆیە ئەوە زۆر بە ئاسایی وەگرنە چەندە کەس نمایە دیفاعیان لێ بکە 195 خەڵک هجومیان دەکات سەری ئەوەندە قێزەوەند بوونە ئەوەندە قێزەوەند بوونە یعنی کادیری خۆیان ئامادە نییە دیفاعیان لێ بکە کورە هاوڕێیان بڕوا بکە بەلەوەی بسمە سەرەوە وەکو قوڕک خاوێنکردنەوەیە کاتە دەچینە سەر مەوزوعەکەی انتخابات کرایە انتخابات 190 ئەوانەی کادیری پاراستن بوون لە ناو پارتی دەرنەچوینە لە انتخاباتەکان بڕوان پێ بکەن بە ناو ئەوانەتان لۆ بڵاو دەکەن لە ناو پارتی پاراستنەکان قێزەوەن ئەوانەی نمونەی وەکو جەلال پەرێشان و هێمن هەورامی و ئومێد خۆشنا و لە دەنگە هەرە قێزەوەنەکانی ناو پارتیشن نەک لە ناو خەڵک ئیتر ئەوها بێزە لە دنیا لە یەکێتیەکان هەرچی ئەوانەی دێن دیفاع لەوە یەکێتی دەکەن خەڵک قێزی لێ دەبتەوە هەرچی دیفاع لەو گۆڕانەی دەکا ئێستا قێزەوەم بووە ینی هەر سێ حزب بە یەک تەیار هاوڕێیان بچینە سەر بورن بچینە سەر مەسەلەکەی ئێستا بچینە سەر ڕێزکەکەی خۆی ئەوە نوکتەیەکی خۆشتان لەو بژێڕمەوە لەسەر ئەو نوکتە نا بەڕاستی ئەوە عەزیز نەژاد ئاغا هەبوو چێ بوو جێگیری ئەوەی بوو کورە جێگیری زەوەرنامقی بوو وەختی خۆی لە پەرلەمان ئەوە چوبنەکەنی ڕاگەاندنیەکێتی وەخت خۆی لاولێر لە بۆ منیانجەرەوە چینەکەنی پێمان گوت وڵا دەمانەوێت 5 دقە قسە پێ گوت دێستە بڕۆن دەرێ 5 دقەم بەس قورگم پێ خاوێن ناکرێتەوە ئەجامەشەوە قوڕ خاوێنکردنەوە مقەدیمەیەک بوو کە زۆر جار ئەو کادیرانەی پارتی بە تایبەتی نازانم پارتی لەگەمە زۆر گوێن دەدەن ینی بەڕاستی بریندارکەرە بەس ئەمە ناوی بینە ئاستیوان ئێمە خاوەن پەیامەچین ڕەخنەگرین دەمانێت مدیرێکی جوان پیشان بدەین و ئەوە هیچ ئەوە ناکە بڕوا بکەن ئەتوانەی ئەلێرە ئێستا کە لە ئەمایلیەوە بینە خوارێ بەڵام کاکە کەلتوری ئێمە نیە ئەگەر ئەمەوە ماکردکەواتە ئەمە ئۆپۆزیسیۆن نین ئۆپۆزیسیۆن ئەوەیە یعنی نمونەکی جوانتری لەوان پێبیتن نەک وەکووان بیتن بە هەر حاڵ هاوڕێیان ئێستا ڕەوشی زیندانەکانی بادینان هەیە دای ئەوە دەینە سەر کە پارتی هەوڵ دەدادن مەلەفی کۆمەڵێک کوردی ئەوروپا لە ئەوروپای بە هەموو عەقڵ و خەیاڵی خۆی والا کە لە بچەمان دەکەوت دەمان باتەوە کوردستان دەمان داتە دادگا و زیندانی ئەبەدی و دای ئەوە دەینە سەر فەزاعەتی سکسیان ئەوەندەی پێڕا بگەین هەوڵ دەدەم بە کورتیەوە بکەم هاوڕێیان مێژووی پارتی بڕوا بکەن یەک کارە ساتە لە بەرامبەر دادگاکان بە تایبەتی لە نۆتی 1 و نۆتی 2 یعنی ئەمە تکا دەکەم یەکێک وەختی هەیە ئەو هەموو سیناریۆی پارتی بکاتە کتابە کورە زۆر گرنگە بڕوا بکەن یعنی زۆرترین خوێنەری دەبی هەتا نووسەرەکەش پۆپیلار ناو دەنج دەبیتن ئەزانی پارتی چگاڵتەجاری و قەشمەری خانەیەکی هەیە لە بەرامبەر دادگاکان لە بەرامبەر کۆمیدیا هەک هەمووی کۆمیدیایە هەمووی تراژدەیە هەموو باڵا دەستەکانی لەوەیە یعنی هەر بەنمونە بڵێن ناوڕێن کۆسڕە سوور ئەمری ئەدامی هەیە تا ئێستاش ئڵقا نەکرایەوە لە نۆتی پێنج گوایە تەقینەوەی زاخۆی کردیە جێگری مەسئول وارزانی بوو هەر 9 ساڵ ئەمری ئەدامی هەیە مستەفای سید قادر ئەمری ئەدامی هەیە سەردەش عوسمان تیرۆریستە بەنمونە یعنی دەیان لەو کارتورە دەیان لەو تیرۆرە سیاسیان مرد ئێتر ئەوە فازل بەراوی بەرواریە لە مەطعەمی بۆڵە ڕاست جڵتەی لێدا مرد وعید کۆڤی لە شەوێ نووسێ سبێنێ هەستایە مردار بوویتەوە فەلەکەدین کاکەیە هەروە ئەدیب شێروانیە هەروە کورە توزان ئاخر نوکتە لە هەولێرە ئەوە بوو ئەو کابرایە بوو عومەر منتیکەکە بووت وەڵە سەبانی بەربوویتەوە سەبانی بەربوویتەوە ئەی ئاوار کورە مقدمە عەقیدەتی وەڵە سەبانی بەربوویتەوە کورە ئەو هەموو مەحزەلە ئەو هەموو گاڵتەکردنا بەمی یعنی مێژوەکی ئەوەندەوە هەر یەکە تیرۆر دەکرێت فەریدون جوارڕێ وەڵا دەعمی سیارێ کرد وەڵا دوای دەبینی 50 گولەی پێکەتیە 50 گولەی پێکەتیە یعنی کارەسات ئەو پارتیە لەو نقطەیە ئەوە درێژەیەوە کێ ئەوی وەکو گوتمی سەردەشی بڕوا بکەن ئەو هیشامەکی نابوو کابراکی موسڵاوی نابوو وتی ئەو سەردەشی تیرۆر کردیە بۆ زانیاریتیان 25 ڕۆژ بەر لەوەی سەردەش تیرۆر بکرێ لە ژۆرێ بووە لە ژۆرێ بووە فەقیرەی چاوە سەردەشی تیرۆر کردیە تیرۆریزم بووە تۆ وەرە ئەو عەقڵیەتە حاکمی ڕەقەمیەکی کوردستانە ڕەقەمیەکی کوردستانە دادگای لەدەستا و حکوومەتی هەرێمی لەدەستەوە ئێستا حکوومەتی سەرۆکاتی هەرێمی لەدەستا یعنی هەرچی سوکاتیە گاڵتەکردنە بەو میلەتەی دەکاتن
هاوڕێیان ئێستا ئەو کۆمەڵە زیندانە سیاسی دەستگیر کردیا ئامانجی ئەوەیە بڵێ ئەوانە ئەوەندەیە من زانیتم لە سەرچاوی زیاد بەڕاستی چکو تا ئێستا هاوڕێیان بۆ زانیاریتان ئەوەی ئێمە بزانین دۆسەکان نەدەداتە دەستداد وەر نا پارێزەر یعنی وەرە تو هەیە 4 مانگە هەیە 6 مانگە گیرایە پارێزەر دەسەر ئاسایش 1001 جار گاڵتەی پێ دەکەن 3 ساعت چاوەڕێ دەکەن دەرن بەداخۆ لەوێن دەرنیە وەکیلی نییە دەرێن وەکیلی باشە نابی بچی ئیمزا بکەن ڕێی نادەن بچی وەکیلەکەی ئیمزای کەتا لە بێبی پەروەندی نادەنێ بخوێنتەوە و بنەماڵەکانی ناتوانن ببورن بسنەکنی بنەماڵەکانی ینی کو بزانن ئەوانە ببورن کو بزانن ئەوانە سە چ جیرانە مادەکەیان چییە تاقیقی چیان نەکرایە ئەوەندەی زانرایە کە بنەماڵەکانیان چوونەوەڵا ئەوە بوونا کە گوایە هەوڵی کۆدەتایاندایە و حکوومەتی هەرێم بڕوخێندرێ و تەنسیق لەگە دەوڵەتی دەوڵەتان بکرێ و نازان بەو حکایەتانە و معامەرە لەسەر حکوومەتی هەرێم بووە چێ کۆمەڵێک گەنج وەڵی بیان بینی فەقیرانە بە هەر پێنج بە هەمویان ئەوانەی کە گوایە کۆدەتانە مەخزەنشیان نەتەقاندیە کەسی بەتەمابوونە مەسعود و نێچیروان و مەسروری بڕوخێن و بیاکوژن و تەسلیم بکەن و نازام لەگە چ دەوڵەتەشی تەنسیق بکەن تاوان بە هاوکاری ئێمەش چالاکوانانی مەدەنی گوایە تەمیلیان دەکەین یعنی بەڕاستی شەرم لە خۆتان ناکەن لەگەر ئەو سیناریۆ و کۆمیدیا و ئەو شتانە یعنی شەرم ناکەن لە سەدەی 21 دێن ئەوە دەکەن و دوو من لێرە داوا دەکەم ئەو مەلەفەی هەیە ئەگە مەسرور بارزانی و وەیسا کە ئەو دوو کوڕا سەرپەرشتی ئەو مەلەفە دەکەن ئەگە جورئەتیان هەیە بڵاو بکەنەوە ئەگە جورئەتیان هەیە بدەنە ڕێکخراوەکی جیهانی ئەو مەلەفە یەکێک لەو مەلەفە شەرمەزاریانە دەبێتن لە بۆ حکوومەتی هەرێم و ماڵی بارزانی کە ئەوەندە گاڵتە بە دادگا و دام و دەستگاکانیان کردە قەشمەرخانەیەک نییە مناڵێکی 10 ساڵ ئەو هالە ناکە کاکە بووە مەجموعە گەنج هەوڵی کۆدەتا بدەن و هەوڵی ڕوخان بدەن کۆمەڵک گەنج بە چش بەبێ چەک کۆمەڵێک دەنگ و ڕەنجیان دەدەوەی گرتی هاوڕێیان بۆ زانیاریتێن دەنگ و ڕەنگەکان کۆ بەڵکانی ئەوەی ئەمە زانیتمان پێش 6 گەنجەنێوانخواانە و حکوومەتە ناڕوخێ بە چەک نەبی ئەوی لە هەموو ڕۆژە لە فەیسبوک دەرێ هەتا دووسەیەکیان نەکوژی ئەوانە ناترسێن ئەوانە کرایتە مەلەفە کە گوایە کۆدەتا دەکرێتن کۆدەتا دەکرێت ئەی هاوار 5-6 گەنج لۆ خۆی معاناتی دەربڕیا تۆبەی تەقیم و هەرسەنگانت لەسەر ئەوە بێ ئافەریم ئاسایشی هەرێم ئەو جیان نیە هاو جێقیتەکان ێسەوە تەزیل دەگەن هەمووی ئەو جێقیتانە نییە هەزەوە جێ کرد ئافەریم ئەمرتان نەمینێ لە خۆتان و دام و دەستگاتان تۆبەی چاتی نێوان 2-3 کەس بکێ بەڵگەیەک بڵێ ئەوانە خەریکی کۆدەتان لەسەر ئێمە کۆدەتا ئەی هاوار ئەو هاوڕێیان بە تەعزیب بە لێدان احترافیان بە بەشی زۆریان کردیە بە بەشی زۆریان کردیەوە مەلەفیان پێ ئیمزاکردنەوە درای نەدادگا بەبێ ئامادەبوونی پارێزەر بە وەزبەی یەکەم بەبێ ئاگادار ئەوە لە هیچ شوێنێک نەبووە لە هیچ شوێنێک نەبووە بەعز بە بەعسادی خۆی ئەو هەڵەی نەبووە بەڕاستی مەهاجە نییە مەسەلەن پارێزەر ناتوانانی بگاتەکەنیان تەحەدایان دەکەم ئەگەر مامۆستا ئەوە زۆربەی هەرە زۆریان پارێزەریان گەیشتەکنێ 5 دقە 1 جار ئەویاندایە کاکە ئەوجا ئەو هەموو ڕێکخراوە جیهانیە ئیدانیان دەکا هیچ ڕێکخراوەکی عالەمی نماوە لە دنیا هیچ کەیسێک ئەمن لەناو ئەو کەیسانە 30 ساڵە 30 ساڵ هیچ کەیسێک بەقەت کەیسی ئەو بادنیانە ئیدانەی حکوومەتی هەرێمی نەکردی ئەو حکوومەتی هەرێمی نەکردە قەشمەر لە ناوەندە جیهانیەکان هیچ ڕێکخراوەک نمایە هیچ دۆستەکی کورد نمایە هیچ پەرلەمانتارێکی چاردەوروبەری دۆستی کورد بوو نمایە ئیدانەیان نەکات کەچ هەر بەرایان لێ نییە یەکێتی ئەوروپا 3 دیداری لە مەسرور بارزانی ئێڵغا کردەوە 3 دیدار گورەگەمە نییە ئەتوو خۆت پێسەرۆشی حکوومەت بی پولەکەت پێوە بنێن برێن استقبالت ناکەین لەسەر ئەوەی ئەتوو پێشێلی ماف دەکەی 3 دیدار گرنگ سەرفیان کرد و ناوی تویتەر مەلەفی ڕەش هاوڕێیان مەلەفی ڕەش دەنتی ئەنی هەر کەسێک ئەمە لەوە دڵنیان لە ئەرشیف بە ئەوە پاراستن باش بزانن هەر کەسێک استقبالی مەسرور بارزانی بکە دەبی ئەو مەلەفەی بخینتەوە مەلەفی ئەو زیندانیانە بخینتەوە ئەوە لەوە دڵنیان
لەسەری بووە مۆر هەر یەک ئەندامەکی یەکێتی ئەوروپا سەرۆک وەزیرانێک وەزیر خارجێک سەفیرێک بچی لەگە مەسرور بارزانی دابنیشی لەگە حکوومەتی هەرێم مەلەفی ئەو ژورنالیستانە دەخینتەوە ئیتر لەگەری باز دەکە باز ناکە لەسەری بووە مۆر ستێمپلەکی گەورەی لێدرا وەرە ئەتو نەگۆڕێی هەتا ئێستا بە ملهوڕی بڵێ ئەوانە تیرۆریستن ئەوزە خۆشەکە لەو دە و بەیاننامە چێ بنای یاسای هەرێم دەرکردیە لە 5 کەسی سێیەکێتی درێم هەر ئاگامان لێ نییە هەر ئاگامان لێ نییە هاوڕێیان هەر ئاگایان لێ نییە یعنی قەزمان لەوەیە ئەمریکا دووجارە لە ڕێی سەفیر و قونسڵ ئاگاداریان دەکاتەوە مەسەلەن ببوون وەزیری خارجیە بە شەخسی خۆی پێ دەڵێ کاکە ئەو ئوسلوبە غەڵەتە کەچیوانە هەر بەردەوامن بڕام کە ئاوتیزم چی ئەمجارش کەس باسم کرد ئاوتیزم ئەوەندە دەبینی پێشە خۆی دەبینی یەک بستیش دەبینی ئەولا نبینی پشتۆ نبینی ناتوانانی لێکدانەوەکە خودی ماڵی بارزانی ئاوان بە سەیری ئەوڕۆ دەکەن بڕام کە خەڵک زۆر دەڵێ نازانم زیرە کورە زیرەکان هیچ ئەوەی ئەوە لە بوانە هاتیێن نازەم کووە ئاشی نەزانە ئاشی نەزان ئەگەنا بووە ئەو هەموو عقلێتە تەبی ئەوە دەوڵەتداریە ئەوە حکومداریە ئەوانە دەیکەن وەکو دەرێن نەدی بودی منداڵەکیان بوو چیر و گونیان بڕی یەکۆ بەخوای ئەوانەوانە تخوا بووە تو یعنی ئەو هەموو سیناریۆ و گاڵتە جاریە و ئەو هەموو حکایەتە و بینیەوە بە کەیف خۆت کاکە ئێوە خەڵکتان ئەمەتان پێ ئەوەیان بە ئەرهاب بابەخۆ ئەوروپا جێلی نییە کورە ئەمریکا جێلی نییە کورە وەڵا بووین ئەمەتان کردە قەشمەر کورتان کردە قەشمەر لە دنیاە دۆستە چی نما هاوسۆزیەک نما 30 ساڵە سەدان راپۆر لە دژی ئێوە دەرچووە کێشەی کورت ئەوەندە سووک بووە خواخێری کوردانی ڕۆژ ئاوا بنووسی هاوسۆزەکیانەوە دروست کرد ئەوە دیتە بوونە قەشمەری ئێرانەجی ئەوەتان کە 20 ساڵ خزمەتتان کردن ئەجا قەزم لەسەدی هاوڕێیان خاڵشکیان هاوڕێن بە بەسەری بیچمە سەر ئەو نوقتەیە وەڵا یەک لە بەندەکانی ئەوەیە گوایە من هەر لە هەفتە یەکەم ئاگاداری منیان کردو و بە بنەماڵەکەی منیان وەڵا دەمگرن لە ئەوروپای دەمینەوە کە لەم چەم دەکەن و ئەمرون کاک ڕەزدەرە و کاک مەکیە و رابزانم کاک کەمالی کوردستان پۆست و نازانمە و تێرن 15-20 کەس زیاترن گوایە بەتەمان لە ئەنتەرپۆلی جیهانی شکایەت لە ئێمە بکەن و بە هەموو عەقڵی خۆیان بەو سیناریۆیە وایە پەنامان بۆ تند و توژی کۆدەتا بردی و تەسلیممان بکەنەوە حکوومەتی هەرێم و یعنی بڕوا بکە هاوڕێن ئەویان ئیجدی بوو ینی لۆگاڵتە و لۆ ترساندن نەبووە بە هەموو خەیاڵی خۆیان یعنی حکوومەتەکە دەستی دووە ینی حکوومەتی هەرێم دەست ئەو پەرڕێزی بگرین لە بڵێن فیدرالی داری فات حوسێن ئیش لەو پارتی بە ناوی حکوومەتی هەرێم چ دەکات دەشبینی چۆن ڕەفتاری لەگەڵ دەکەین لەو ناوەندە جیهانیانە بە هەر حاڵ هیچ پێ ناکرێت کاکە هیچی پێ ناکرێت